كرات مال العراق دا لدواي 2003 كأو عراقي بريطانيا دروستي كدو الدروخيت وعراقي أمريكا دروس دبيتوا لو كاتوتا بيستا دقا إما الدستور مان هبوا برلمان ماني سركومان ماني حكمت ماني راستا بلام لسا زميني واقع دا زور دار هزدك عراق دولتي دستورين دولتي ميليشيايا اگر دولتي ميليشيانا بمعقولة 5000 كت 10000 كت 15000 كت لجروب موالي كان بناو خاڵی پشکنینی عراقی دادەڕۆن بەناو شارەکانی عراق دادەڕۆن ئاڵای تایبەتی خۆیان هەر گروپێک لەو موالیانە کە سەربێرانن ئاڵای تایبەتی خۆی هەیە چەکی تایبەتی خۆی هەیە موچەی تایبەتی خۆی هەیە میزانێت لە حکومەتی عراق وەردەگری موچە لە حکومەتی عراق وەردەگری ئەمە ئەگەر پێی نەگوترێت دەوڵەتی میلیشیا ئەی چی پێدەگوترێ ئێمە دەزانین لە دەرەنجامی توندڕەوی ئەو گروپانە بەدان هەزار سونە لە سێ گۆشەی عراق و لەو شارانە کە تایدا سونە زۆری نییە و شاری سونەنا ئاوارەکراون بەرامبەریان کاری تۆقاندن و تونند و تیژی کوشتن پیادەکراوە چێ بوون ئەو گروپانە بوون بۆیە من پێم وایە عراق ئەگەر بەڕووی دەرەوەدا خۆیوانی شامدا سەرۆک کۆماری هەیە و سەرۆک حکومەتی هەیە و ستافی قانونی و دەستوری خۆی هەیە بەڵام زۆر دارەمە ئەم ممارەسی کە دەیبینین دەوڵەتی میلیشیای دەوڵەتی دەستوری نییە بۆیە ئەوەی گروپە موالیەکان دەیکەن نەک بەرامبەر بێمە بارەیمی کوردستانی مە لە بیرمان نەچی عراقیش بردومان دەکەن بە بیانووی بوونی باڵۆزخانی ئەمریکا لە بەغدا ئەو شوێنانش بردومان دەکەن کە شاری شیعە و سونەشن واتە ئەو گروپە موالیانە ئەمە یەکەم جا بەر لەوەی گلەی لە کۆماری ئیسلامی ئێران کە دەبی گلەی لە حکومەتی عراقی بکەین کە دەبوا ئەگەر هەرێمی کوردستان ئاگری شەڕێک لە ناوی هەڵبژیر سابایە ئەگەر وڵاتێکی ئیقلیمی جیهانی هەرێمی کوردستانی پەلچێشی ناو شەڕێ بکردبایە دەبوا حکومەتی عراقی بەرگری لێ ئێمە بکە ئەمە پەنا بۆ کوێ بەرین